بەڵە بەرەزان دووبارە سڵاوتان دەبێ بەردەوامین لەگەڵتان بۆ شرۆڤەکردنی چەمکی ئاشتی و بەتایبەت ئاشتی لە فەزای سیاسی کوردستاندا بەڕێز کاک عەدنان عوسمان بۆچی پێ دوایە ئەگەر دانیشتن مەفهومی ئاشتی کۆ بکەینەوە بۆ دانیشتنی مجەڕەدی سەرمێز ئەمە حاڵەتێکی موسیبەتبارە. ئەمە کە لە کوردستانە ڕووەدا نەک بەسم ئەوە دانیشتنی سەرمێز دانیشتن ئەو گرنگەکە مەفهومێک هەبێ بۆ دانیشتنی بەردەوام ینی دانیشتنی لەسەر کێشەکان هەبێ بەڵام کە تۆ خلافێک هەبێتەوە ماوەیەکی زۆر جوێکی تەشەنۆجی گەورە دروستەکەی لە کۆمەلگا و سلمی کۆمەڵایەتی کە خۆی هەر لە ئەسڵا لاوازە نییە بە تەواوەتی تووشی ئیفلیجیەکەیت دێیت قسە لەسەر ینی ئەوەکی کە دانیشتنی سەرمێزەکان ئەوەی کە ئێستا لایەنە سیاسەکانەکەن ئەمە نیعمەتێکی ئیلاهی گەورەیە و ئەمە شتێکی گەورەیە ئەمە دیوەکەی کە من پێم وایە دیوێکی مصیبەتبارە لەوەیە کە فعلەن تا ئێستا کەلتوری توندوتیژی زاڵەوە ئەو کەلتوری توندوتیژی وامان لێەکە ناو بەناو ئیسراحەتێ بکەین و ناو بەناو دڵمان بۆ خۆش بێت کە شتێکی زۆر سادە لە دنیای دیموکراسیە و شتێکی زۆر ئاسایی کە دانیشتنی لایەنە سیاسیەکان واتە ئێمە حاڵەتێکی طبیعی قاعدە کە قاعدەکەی دەکەین بە حاڵەتێکی شاز حاڵەتێکی ناتەبیعی دانیشتنی سەرمێزەکان و ئەمە بە دەستکەوتێکی گەورەی ئەزانین و ئەمە ملەتەکەمانی پێ دڵخۆشەکەین دیارە خۆشە باشە کە لایەنەکان دانیشن طبعا دانیشتن بە هەر شێوەیەک بێ دانیشتەکە لە توندوتیژی ئەلامی و لە دەسویەکردن و تەقەکردن لە یەکتر ئەوانە بە دڵنیاییەوە باشترە کەسمان خلافمان لەسەرەوە نیە بەڵام ئەم تێگەیشتنە ینی ئەم چەمکی سەرمێزە جارێک تێمان گەڕێنێت بۆی ئێمە لە سەرەتای قۆناغی پێکهێنانی مؤسساتی دەوڵەتان ئێمە لە سەرەتای قۆناغی ئێمە هێشتا لە نەوەتەکانی نێشە لە 2011 ناژین لەوەی کە دنیای سیاسی و فەزای سیاسی دەبێت فەزای گوێگرتن لە یەکتر باشە ئەوەی ئۆپۆزیسیۆنن مەسەلەن کوردستانتان بردۆتەوە بۆ نەوەدەکانیان ئەوە دەسەڵات و حکومڕانەکانن کە تاو کۆم ڕۆژ حکومڕان کوردستانیان لە دۆخێکی چەقبەستن و گەشەنەکردنا هێشتۆتەوە من پێم وایە هەمولایەک ڕۆڵێکی هەبووە ئۆپۆزیسیۆن لە کوردستانە هێشتا بە تەواوەتی زمانی خۆی نەدۆزیەوە هێشتا تەواو سیمەکانی خۆی تاریف نەکردو لە هەنگاوە سەرەتاکانیە چ لە کاری پەرلەمانیە چ لە کاری ئەلامیە چ لە کاری جەماوەریدا ڕێگریکی زۆر گەوری لەسەر ڕێگریەکان گەیشتە ئاسی تەخوینکردن کە ئەوەی جۆرێکی تر لە تێکدانی ئەو زاراوەی جەنابەت ئاشتیەکە بۆیە ینی کێشەکانی ئۆپۆزیسیۆنیش بۆ خۆی کێشەی گەورەیە ینی کێشەی عقدەی زۆر گەورە هەیە بەڵام لە ڕاستیدا دیوەکەی تریشی مەوزوعی دەسەڵات لە کوردستاندا کورتی بکەینەوە بۆ دەسەڵاتی یەکێتی پارتی ئەمانە کەلتورێکی حاکم بوونە ساڵانێکی دوور و درێژە کەلتوری حاکم عادەتەن ینی مەسئولەتی لایەنی حاکمە مەسئولەتی ئەوە کە کەلتورەکەی بگۆڕێ زمانەکەی بگۆڕێەوە کە شوهەوایەکی تر بە یاساکان بە پرۆژە یاساکان بە حیوارەکان بە هەموو ئەو هەنگاوە ئیجابیانی کە دەبێ ببینات من پێم وایە بەرپرسیارەتی یەکەم نامی ئۆپۆزیسیۆن لە بەرپرسیارەتەکە دەرخەم لەبەرەوەی بڕوان بۆ نییە بەڵام بەرپرسیارەتی یەکەم لەلایەن دەسڵاتە و لەلایەن عقلێتی شکل ناو دەسڵاتە نەک هەر هەموو دەسڵات و عقلێت شکل ناو حزبەکانە کە هێشتا کە لەگەڵ کەلتوری دیموکراسی و یەکتر قبولکردن و رازیبوون بە یەکتر و رازیبوون بۆی کە ئەمڕۆ من دەسڵات بم سبەینێ ئۆپۆزیسیۆن واتە دەسەڵاتدەستکردنی دەسڵاتە هێشتا دەست و پەنجەی نرم نەکردەوە هێشتا بە تەواوەتی تێگەیشتنێکی وازەحی نییە بۆیە کوردستان لای ئەو مەملەکەتێکە وازهێنان لە دیەک لای ئەو کارەساتە و دەبێت دراسی لەسەر بکە بۆچی وازی لێهێنەوە دیارە لە عرفی انتخاباتیە طبيعية بەڵام لە عرفی هەیمەنە و مەفهومی هەیمەنەدا ئەمە بەشێکە لە مەفهومی ئیستبداد بەشێکە لە ڕوحی ئیستبداد بەشێکە لە ڕوحی توندوتیژی کە تا ئێستا ئێمە بەرهەمی دێنین و پێم وایە خودی ئەم دانیشتە سەرمێزی ئەم دانیشتە پێنجقۆڵی سەرمێز و ئەمانە هەم نیشانەیەکی تری وازحی ئەوەیە دیوەکەی تری سلبیەکەی نیشانەیەکی تری ئەوەیە کە ئێمە هێشتا هەنگاوێکمان بۆنە ناوە کە کەلتورێکی جیاوازتر لەو کەلتورە سایدا زۆر سپاس دەکەم هەستەکەی زۆر جار پێم وابێ لە ناو دانیشتنەکانە وەکو کارکتەری خۆشت ئامادەیەکت هەبووە پێ دوایە دەسەڵات بەو شێوازەی کە بە ڕێزیان باسیەکەن ڕۆحی هەیمەنە و ئیستبداد کە وەکو ئەفەرمێ ئەمە کولتورێک و پاشخانێکی دوور و درێژی مێژووی هەیە ئێستا بە هەمان کولتور و بە هەمان ڕۆحی تەعەسوب و سیادە و هەیمەنەوە یەنە سەرمێزی دانیشتنەکانیان هەستەکەی کە ئیتر دەسەڵاتی سیاسی کوردیش گەیشتوتە و قەنەعەتەی کە لە نەتیجەدا ئاشتی سەروەری هەڵوێستەکانە و فعلەن ئیتر کوردستان پێویستی بە ئاشتیەکی قوڵی ڕیشەیی هەیە ئاشتیە کە خلافی تێدا بێ نەک کوشتنی خلاف جەوهری ڕێکەوتن و ئاشتی خوازی بێت ئەوێ من متابع بم بە دووادا چۆ بماروها لە گفتوگۆکانیشە بەشدار بم نە بە هەمان قورسایی جارانەوە کە گیانی خۆسەپاندن و باڵا دەستی وەڕەتکردنەوەی بەرامبەر پێم وایە کە لەبەر گۆڕانەکانی ناوخۆ و ناوچەکە و دنیا تێگەشتون کە دنیا گۆڕاوە ئەبێ ئەمانیش بگۆڕێن و ئەگەر نەگۆڕنە وڵاتە تووشی قەیرانە بێ و دانی ژەنن باو کێشانێک کە لە کۆمەڵگاکە ئێمەیە هەیە دانەنێن کە ئەو مۆدلی خۆیانی دارەکەن هەڵەیە ئەو مۆدلە هەڵەیە بەس منەوەی کە بە کەم و کورتیە زانم لە ئەوانە
کە تەنها ئەوە نەبەز نییە بڵێ هەڵەیە تەناو نەبەز نییە وەسفی واقعەکە بکەی و دەستنیشانی کێشەکان بکەی ئەبێ کێشەکان وەکو خۆی بناسی قەواری خۆیان پێبی ئەبێ دەستبەری بۆ ڕەگ و ڕیشەی کێشەکان لە هەمووشی گرنگتر ئەبێ ئامادەبی ئەو باجەبەی کە چارەسەرکردنی ڕەگ و ڕیشەی کێشەکان ئێوێ بۆ نمونە ئێستا تۆ دوو هێز لە کوردستانە کۆنتترۆلی هێزی پێشمەرگە بکە کۆنتترۆلی هێزی ئاسایشکە کۆنتترۆلی پۆلیسکە کۆنتترۆلی کۆمەڵی شت بکە تەنانەت لەسەر ئاستی مدیری قوتابخانەیە بۆ نمونە خەڵکانێک بوان نەبێ ئەو پۆستەیە وەرگن لێرەوە خەڵک جۆرە لە نامۆبوون دروستە بێ بەشێ لە کۆمەلگا لەگەڵ دام و دەستگانی نیشتیمانی زۆر باشە بەڵام لەگەڵ پەلەمەکە باقسەکانەوەکەم بۆیە ئێمە ئەگەر ئەمانەوێ بەڕاستی چارەسەری ڕگوڕشی کێشەکانمەتەوە ئەبێ چاکسازێکی بنەڕەتی لەم کۆمەلگای ئێمە بکەین ئەبێ سەرەتای هاوڵاتیەتی یەکسان بێتەوەکایە ئەبێ دەرفەتی یەکسان و عادیلانە لە بەردەبی هەمومانابێ ئەبێ ڕێز بۆ کەفاەت و دڵسۆزی بجێڕێتەوە و ئەبێ وردە ئەو دام و دەستگانی کە سەرچاوی نائارامی و تونندوتیژی و لە قۆناغی ڕابردووە لە ئاستی کولتوری بێ لە ئاستی فکری بێ لە ئاستی موسساتی چەکدار و دامەزرا و ئاسایش بێ ئەبێ بخرێنە چوارچێوەیەکەوە زەمانەتێک پیا بێ خەڵک دڵنیان بێتەوە کە ئاشتیەکە پایدار و ڕشەدارە ئاشتیەکی عادیلانەیە چکم سەرنجام هەر ئاشتیەک عادیلانە نەبێ لەسەر بناغی قەنەعەتی لایەنەکاندا نەمەزراوێ و خەڵک ئەحساسی نەعەدالەتی تیاما بێ ئەو ئاشترە درێژخایەن لە دەرفەتێکە لایەنەکان بە تایبەتیەوەی مەخدورن بۆیە بگونجێ کێشە و ناکۆکەکان سەرڵداتەوە کۆمەلگای ئێمە ئێستا ئەتوانین قۆناغی هاتوتە پێشەوە بناغا داڕێژین بۆ ئاشتیەکی قۆڵ وردە ئاشتی بکەین بە بەهایەکی گشتی ڕنگ باتەوە لە هەموو ژیانی ئێمە هیوادارم سوود لەم دەرفەتە وەرگین کە هاتوتە پێشەوە زۆر باشە بەس بە کورتی وەڵامیان پرسیارەشم بەرەوە وەکو کەسێک کە باسی فەزیلەت و ئەمانەتی ئاشتی و ئەواکەی منیش وەکو کەسێک باگم کردووی کە دوو قسەی خێر بۆ ئەم کۆمەلگایە بکەین کە زۆری ناڵاندووە بە دەستغیابی ئاشتیەوە لە وڵاتەدا وتت دەسەڵات بەڵێ گەیشتونەتەوە قەنەعەتەی کە مۆدێلی حکومڕانیەکەی خۆیان غەڵەتە ئەوان بەستەنیا تەشخیصی غەڵەتەکانی خۆیان کرد یان غەڵەتی شێوازی کێبڕکێ و منافەسە حیزبیەکانی ئێوە گۆڕان و کۆمەڵیشان دەستنیشان کرد ئەوان چیان وت لەسەر پێم وایە وەکو کاگعادناو تێگەیشتنی جیاواز لە ناو دەسەڵاتیشەیە هەموو ئەوانەی کە کار بەدەستن عقلی بیرکەرەوەن بڕیار بەدەستن بڕیاردەرن لە ناو دوو حیزب باڵە دەستەکەیە وەکو یەک دەرنا هیوا هەیە قورسایی ئەخاتە سەر دەرهاویشتانی ئەم کێشەیە هیوا هەیە پێی وایە ئەوە ئێمین کێشەکانمان دروست کردووە ئەوە گەر معارزە ئۆپۆزیسیۆن نەبوویە ئەم کێشانە خۆتان لە کاتێکە بەدڵنیایە و ئاسایی ئێمە هێزی سیاسین و ئیژەکەین و هەر هێزێکی سیاسی ئیشکە هەڵی هەیە و ڕاستی هەیە لە کاتێکە جەوهەری مشکلەی ئێمە لە قۆناغی ڕابردووە زیاتر ئیداری گیر و گرفتەکان کراوە چارەسەر نەکراوە بەردەوام بەشێ لە چارەسەرەکان سپێراوە بە ئایندا گوایە زەمن بەشێکە لە چارەسەر لە کاتێکە بۆ هەندێک کێشە زەمن بەشێکە لە ئالۆزکردنی کێشەکە و باجەکەشی بۆ کۆمەلگا بەهێسترە بێ بۆیە ئێستا ئەبێت دید و تێڕوانینمان بۆ جۆری حکومڕانی بۆ جۆری ئیدادەکردنی ململانەکان بۆ دابشکردنەوەی سەروەت و سامان لە ئەم کۆمەلگایە بۆ تێگەیشتنێکی جارێکی تر بۆ کۆی ژیانی سیاسی و فەزای گشتی ئەم کۆمەلگایمان تازە بکەینەوە ئەگەر ئەمانەوێ ئاشتێکی قوڵ کە مافی خەڵکی ئێمەیە بە ئاشتی و ئارامی لە سای سیستمێکی دادپەروەری دیموکراسی هاوچەرخە ژیان بەرێت زۆر سپاس بۆ بەڕێستان تا چەند دەسەڵات و لایەنە کێبڕکێکارەکانی ناو مەیدانی ناو فەزای سیاسی کوردستان گەیشتونەتە ئەو بڕوایی کە فعلەن تەشخیصی هەڵەکانی سیستمی سیاسی ئەم وڵاتە بکەن تەشخیصی ئەکتیڤیتی و سلوکی سیاسی خۆیان بکەن و هەمویان بەیەک دەنگ گەیشت بێتنەوە قەنەعەتەی کە بە فعلی ئیتر ئاشتی ئیتر بەسە خوێن ڕشتن ئیتر بەسە بەکارهێنانی میدیا بۆ یەکتر سڕینەوە و ناشرینکردنی سەرکردەکانی یەکتر و ناشرینکردنی ڕەمزەکانی ناو حیزبەکانی یەکتر من پێم وایە بە عکسی ڕاست بە پێچوانەی ئەوی کاگعادنانوتی ئەهمیەتی گەورەی ئەم دانیشتنانەی ئۆپسیۆن و دەسەڵات لەوەیە کە جارێکی تر و هیوادارم چەند جارێکی تری ژوار ڕووباتەوە عقلێتی یەکتر سڕینەوە عقلێتی یەکتر قوبوڵ نەکردن عقلێتی دابشکردنی کۆمەلگا ئەم کۆمەلگای ئێمە بەسەر بەرەی گەل و دژمنانی گەلی بەرەی گەلە عقلەتی تەکفیرکردن و تەخوینکردن بە هەردوو منهەجە دینی و علمانیەکەی جاریشکە شکستی هێنا شکست هێنا بۆ معنایی هەموو لایەنەکان ناچار بوون دوای جێمێک لە نەوعێک لە توندوتیژی بێنەوە سەرمێز دوای جێمێک لە مەفاهیمی وەکو ئیرحەل و هەڵماڵین و پەتەڵواسین و عیدامکردن و سڕینەوەی یەکتر ئەم مەفاهیمانە شکست بێنە جارێکیکە
بنبڕ نەبووە هیوادارم هەمیشە شکست بێنێ جاریش کە بێنەوە دانیشن بێکەوە جوۆ لە یەکتر بگرن و ناچار بن کە جوۆ لە یەک بگرن و یەکتر قبول بکەن لە پێناوی و بزانن ئەم مستەڵەحانە هێشتا شەفافە لەناو ئەم ئاشتیەی کوردستانە کێ استراتیژە چی استراتیژە ئایا مەسەلەن هەر سازانێک بێوەکەوەی کە جاران لە هەواڵەکانە ئامان بینی مەسەلەن بۆ نمونە کاتی یەکێتی و پارتی کاتێک ئامان بینین کاک مەسعود و مامجەلال بەیەکەوە زەردەخەنەیانە کردوانەیتر بە بێدەنگی دووسێ مەشهدی تەلەڤیزۆن پیشانەیرا بەڵام ئەم جارش هەر سازانی لەم جۆرەیە یا بە فعلی هەر هەمویان گەیشتونەتەوە قەناعەتی کە ئیتر ستۆپ شەڕ بەسە من ناتوانم لە جیاتی هیچ کەسێ بڵێم کەس گەیشتوتە قەنەعەتیانە گەیشتو بەڵام من لەگەڵ سەرکردەی بەڕێستاقسەم کردەوە نوێنەرێتی هاتوویتە سەر ئەوەی کە ئیخوێنینەوە لە خۆمانە دەست پێ بکەین بۆ هاوپەیمانەکانمان وە تا ڕادەیەکیش ئۆپسیۆنەکان ئەوەیە کە سەرەتایەکی تازە بۆ جۆگرتن لە یەک بۆ تێگەیشتن لە یەک بۆ سازان کە بەو هیوای بدایەتێک بێ بۆ دروستکردنی متمانە و ئەمەش بەرەو پێش بچێ بۆ ئاشتیشی سیاسی و کۆمەڵایەتی لەسەر پرۆژەیەکی نەخشە ڕێگایەکی درێژخایان بۆ برەودان بە دیموکراسیەت برەودان بە ئاودانی حکومڕانی ئەم وڵاتە بەرەو پێشەوە من لێرە ئەمە یەکشت بڵێم ئەمە یەکشت بڵێم سازان و ڕێکەوتن و تەبایی لەسەر مەسەلە نیشتیمانی و نەتەوەیەکان زۆر گەورەتر نییە لەسەر سازان و ڕێکەوتن و تەبایی و یەک ڕێگایی ڕێکەوتن لەسەر ڕێگاک لەسەر پرۆسی دیموکراتی لەسەر ئاوادانکردنەوە لەسەر پێشخستنیم کۆمەلگایە چەند پێویستە ئێمە حیزبەکانی دەسەڵات و ئۆپسیۆن لەسەر نەخشە ڕێگەی بەدیهێنانی ئامانجەنەتەوەیەتەکان کۆک بین ئەبێ نەخشە ڕێگایشیشمان هەبێ و کۆک بین لەسەری بۆ برەودان بە دیموکراسیەت بۆ برەودان بە ئاوادانی بۆ پێشخستنی کۆمەڵایەتی ئەم میلەتە و لە هەموو بوارەکانی تریشە ئێمە ئیشکالەکە لەوەیە من نزیکی 16 ساڵە مقابلەی خەڵکەکەم بە تایبەتی سیاسیەکان مەسەلەن لە قسەی بەڕێزانیشە هەرڵەن ئەبێ وابێ بەڵام من پرسیارەکەی من ئەوەیە چی کراوە گەیشتون من باسی مازیەکەم ئێوە باسی مزارعەکەن من پرسیاری ئەوەکەم ئێستا خەڵک خۆ بێت چوار حرفی دڵخۆشکەری لە چوار نوێنەری چوار حیزبی منافیسەوە دەست بکەوێت لەسەر مێزی ئەم بەرنامەیە ئەوەی کە بەڕێستان ئاگادارن مەسەلەن باسی سازانت کرد ئەمەش ئەم ئاشتیەش هەر سازانە بێ سازان واتە ڕێکەوتنی چەند سەرکردەیەک زەردەخەنەکردنی چەند سەرکردەیەک بۆ یەکتر سەرقابدانان لەسەر کێشەکان و دوایی تەجیلکردنی کێشەکان و کەڵەکەبوونی کێشەکان و تەقینەوەی بە نەوەیەکی تری کووردا ئایا ئەمەش سازانە بێ یان ئاشتی ئەبێ یان گەیشتونەتە ئەو قەنەعەتە پرسیارەکەی من ئەوە پێم وایە هیچ کەسێ ئەو سوالی تو جۆ لێبێ هەر بێ بڵێ ئەوی تریانە ئەبێ بڵێ ئەوی تریانە بەس ڕاستیەکەی ئەوەیە کە ئەو عملیات و پرۆسەیەکی دوورودرێژ و قورسە هاوکاری هەموو لایەکێوێ چەند هاوکاری هێزەکانی لەناو دەسەڵاتە ئەوێ ئەوەنگەش و زیاتریش هاوکاری هێزەکانی ئۆپسیۆنیوێ ئەو ئۆپسیۆنە کە لە دەرەوەی دەسەڵات نازانێ ئەو نیوەی مەسئولیەتی ئەم وڵاتە لەسەرێتی چەند نیوەی لەسەر هێزەکانی دەسەڵاتە ئەوە گەشت لەسەر ئۆپسیۆنە بەقەت ئەوەی دەنگی هێناوە بەقەت ئەوەی متمانی خەڵکی پیا کردووە پاراستنی ئەم دەستکەوتە پاراستن و بەرەو پێشبردننی دیموکراسیەت دوورکەوتنەوە لە توندوتیژی ئەرچی ئەوە ئەمە بەتەنیا ئەرچی دەسەڵات نییە من ئەمێ تاکید لە سەرێشت بکەمەوە ئەگەر قەز لە توندوتیژی و تعریفی توندوتیژی وەکو ئەو بەرەکەی و دژەکەی ئاشتی تەنیا توندوتیژی فیزیکی بێ کوشتن و لیان و گرتن و هەڵواسین بێ ئەمە تێگەیشتنی زۆر سادەخوابی بڕێ لە کوردستانە هەموو جۆرەکانی توندوتیژیە توندوتیژی سایکۆلۆژیە توندوتیژی زمانەوانیە توندوتیژی شەق و تێهەڵان و فەلاقەکردن هەیە توندوتیژی ترۆرکردنی کارکتەر هەیە یعنی ئەوە پێ بڵم کاک ڕەنج دایکی توندوتیژیەکان توندوتیژی سڕینەوەی بەرامبەرە دایکی توندوتیژیەکان سڕینەوە و تیرۆرکردنی کارکتەری یەکتریە لەوێ توندوتیژی گەوری فیزیکیش ئەکشێ کە تۆ هانی خەڵگەی بۆ توندوتیژی ئەیروژێنیت تعبیەکەی سازی ئەەکەی هیچ نەماوەرەوەنگی کە دەست باتە چاکەی و ڕای کێشەیە یعنی قۆناغە قورسەکەی سازدانەکە ئەمە مەبەستەوەی هەر ئۆپۆزیسیۆن واکەیە هەمووتان تا ڕادەیەک مێتۆدەتان هەیە توندوتیژیە نیە بەڵام لە کوردستانە ئاشتیوایەک و ئاشتیەکە بووە لە پەرلەمانە هێزە ناکۆکەکان پەرلەمان کۆی کردوونەتەوە ئەوەی ڕوویە و ئەوەی بوو بەهۆی دیسانەوە مەترسی دروستبوونەوەی توندوتیژی ئەو میتۆدە بوو کە معارەزە
ئەو خۆپشاندانە خۆرسکانی خەڵک کرد بە فرسەتێک بۆ نوانی توندتیژی من تەمەنامە کرد قسەکانی ئێمە لەم ڕۆژەیە کە هەمووی بۆ ئاشتی بواە ڕایشیانە سەرەوەی کە پەڕەکانی دوومانگ و سێمانی پێشتر هەڵبینەوە بەس برادران کاگعدنان و کاگەو بەکرد بە نەوعی باری ئێمەیان قورس کرد دەربارەی مەسئولیەتمان لەوە هیچیان بۆ خۆیان نهێشتەوە پەپولەکان چوونە ئەو بەر و پڵنگەکانیش لەم بەرمایە ناچار ئێمە احترامان بۆ هەمووتان هەیە فەقیرەش زۆر سپاس بۆ بەڕێستان قسەتان چییە لەسەر کۆی کۆمنتەکان کۆمنتەکان دیارە ئێمە دابش بووین لەسەر لە بواری تعریف برەک نێزیک بووین بە لە بواری پراکتیکدا بەداخەوە چوینە بۆ هەڵسەنگاندن لە بواری حکومڕانی و ئەو خلافی لە نێوان دەسەڵات و ئۆپۆزیسیۆن و من لێرەدا ئەوە دەڵێم یعنی حقات ڕازگویانە دەبێ بڵین توندوتیژی لەناو کۆمەلگای ئێمەیە بەڵام ئەمە نەسروشتیە ئێمەمان دروست کردووە توندوتیژیە سروشتەکە ئاشتیە و ئاشتەواییش یەک تەحەدایە بەرامبەر هەمومان بە دەسەڵات و بە ئۆپۆزیسیۆنەوە تەحەدایەکە لە بەردەممان دەبێت چاکیکەینەوە خیاری مە لە کوردستان ئاشتیە لە بەغداش ئاشتیە و ئەمە خیارێکی شارستانیە ناتوانین ڕابکەین لەمە بۆ ئێرەی کوردستان ئێمە لە ئەدای ئێمە دەسەڵات من وەکو پارتی نوێنەری پارتی مەلێرە ڕەخنە لە خۆن دەگرین لە ئەدای خۆمان ئێمە توانیمان 12 ساڵە ئاشتی لە کوردستان بەرقەرار بکەین بەڵام بۆ ئاشتەوایی کۆمەڵاتی ئەوەندە خێرا نەبووین گرفتمان هەبوون بە هەمان شێوە ئۆپۆزیسیۆن لە فۆرمولەکردنی گرفتەکان باش بوون مە دەستخۆشیان لێ دەکەین بەڵام لە تەسویقی فۆرمێلەکان و پاکەجەکان و چاکسەزەکان سەرکەوتو نەبوون وەکو پێویست لێرەدا ئێمە دەڵێن ئێمە هاوبەشین لە سەرکەوتنی ئەم هەرێمەدا و بەرقەرارکردنی ئاشتەوایی کۆمەڵاتی ئێمە وەکو گومێکی ئاوە گومی ئاو هەمومان کاکە لی دەخۆینەوە ناکرێتن من تەما باسی وە بکەین چۆن ئەم گومە باش ببیت ناوەکە پاک و خاوێن ببیت ئەوە مەسئولێتی هەمومانە بەڕاستی ڕەنگە مەسئولێتی ئێمە پارتیوێکەتی زیاتر بێت لە لایەنی ئۆپۆزیسیۆنەوە ڕەنگە ئەو گرفتەی ئێمە محاولە دەکەین چاکی بکەین گرفتەکان بە تەکید گرفت مەسئولێتێکە زیاتر لە ئەستۆی ئێمەیە بۆیەش ئێمە ئەو پاکێتەی چاکسازی جەنابی سەرۆک مەسعود بارزانی ئێستا ئێمە بە هەموو قووەتەوە ئێمە ئەوەی نەکەکە ئەو پرۆژەیە دەبێت سەر بگریتن ئۆپۆزیسیۆنش پاکێجێکی باشی هەیە چاکسازی ئێمە هەمیشە گوتومانە دەبێت چاکسازی پاکێژێکی نیشتیمانیە بە پارتی و یەکەتی بە تەنیا ناکرێتن ڕاستە ئێوە ئەوە ئێستا پاکێجی جەنابی سەرۆک داواکی کراوەیە بۆ پارتە سیاسیەکان بۆ میدیاکان بۆ گشتیان ئێمە پشتیوانی لێ بکەین تەسەوەر دەکەم پشتیوانیەکەش مەسەلێکی ئەخلاقی و سیاسی پێویستە لێرەدا مەسئولێتی مەهاو بەشە ئەو مێزگەردانەش کە بەداخەوە ڕەنگە دیدەی ئێمە ئەوە نەبوون کۆک نەبووین لەسەرەوە کە بەڕاستی دانوستاندن حیوار ئەوەش بەشەکە لە ئاشتەوایی کۆمەڵاتی بەشەکە بۆ بەرقەراربوونی ئاشتی پێویستە مەسەلا ئەوە نییە گەشتبینی بە خەڵک ببەخشین کاکە خەڵک خۆی گەشتبینە بەڵام سیاست بە سیاست و ڕفتاری سیاسیمان لە خەڵکمان تێک مامەسان بەخشیت پێ دوانیە تعریفەکەی کاک شێخ بۆ مەوزوعی دانوستان و ئاشتی و ئانە زیاتر بەشێکی بڕێکی تەشخیصکردنی عیلەتەکان بەس لە ساحەی سیاسی دەرەوەی خۆی بۆ ئەو بگەڕێتەوە کە زیاتر ئەو ئێوەیە مەسەلەن ئاشتیەک بەبێ مناقەشەکردنی خلافەکان بێت من حقت برادران چون دەربڕین لەو مەسەلە دەکەیان مەبەستم بەس زیاتر ناتێگەیشتنێک بوو ئەگەن بەشێکی زۆری تعریفەکان لەسەر مێزی بەرنامەکەی من بەعکسەوە من خاڵی هاوبەش زۆرترە بینم هەتاوەکو خلافی جەوهری لەناو حیوارەکە لەناو ساحەی کوردستان و لەناو واقعەتی لەناو واقعەتی کوردستانە ناڵە مامەسا بەس لەسەر مێزی بەرنامەکە تا ڕادێک نوعێ لە تەبایی و نوعێک لە پەرۆشی بۆ دیالۆگێکی قۆڵە ماس پێکردمە بەستمەوە نەبز من ئێمەش هەستمان پێکردووە هەستمان پێکردووە لەسەر مێزی گفتوگو هەستمان پێکردووە لە دەرەوەی هێزی مێزی گفتوگە هەستمان بە جدیەتی و پۆزیسیۆن کردووە و حقیقات ئێمە ناچینەوە مەسەلانە بەڕاستی بە تەکتیکیش تەماشایان مەسەلە ناکەین خیاری کوردی استراتیجی ئەوە پێکەوە بژین یەکتر قبولکەین ڕاستە کەلچەری یەکتر قبولکردمان لاوازەکاکە
لە کۆمەلگای ئێمە فێری ئەوە بوون چۆین بەرگری لە خۆ بکەینەوە چۆن RPG بەکاربێنین چۆن تۆپ بەکاربێنین ئێمە لەبەر ئەوە بووین لە گەهشت بوون ئەو ڕادەی کورد نەمینیتن کاکە ئەو بەرنامەی هەبوون لە ناوبردننی کورد سرینەوەی کورد لەسەر جوغرافیا خوامە حقیقت بوو ئەمە خەون نەبوو لەبەر ئەوە ئێمە فێری کەلچەرێک ببووین ئەوە خوا دەرفەتی داوە ئێمە خۆ فێری کەلچەری پێکەوە ژیان دەکەین یەکتر قبول بکەین و مەسلێکی بڵین کە تعجیزیش نییە تەسەور دەکەم ئێستا باشترە لە پێشتر ئێستا ئەو تەکنیکە و ئەو گەشت و هەوای من دەبینم لە نێوان دەسەڵات و بستیون کەش و هاوەکی ئیجابیە ومێد بەخشە بەڵام وەکو پارتی دیموکراتی کوردستان گەیشتونەتەوە قەنەعەتەی کە کوردستان کۆمەڵی کێشەی زۆر جەوهری و ڕیشەی سیاسی و کۆمەڵاتی و ئابووری تایە کەڵەکە بووە و پێویستە جەوهری نیقاشەکانی نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ئەمە بێ و چارەسەرێکی تا ڕادەیەک ڕیشەیی بۆ دابنرێ یا سەرقا بەخرێتە سەرم کێشانە و بەس ئەسازێن خۆی ئەزانی چوونە ئەوە کە ئینسان بە دیدایەکی ئەخلاقی سیاسی قۆڵ تەماشای ئەم گرفتە نەکەت باش تێ ناگەی ناتوانانی معاملەکی شارستانی لەگەلی بکات بەڕاستی ئێمە ڕۆژێک لە ڕۆژان تەماشای ئەوەمان نەکردووە وەکو پارتی دڵنیامە وەکو یەکەتی دڵنیامە حتا هێزەکانی تری سیاسیش لە کوردستان سیاست مەسئولیەتە ناکرێت تۆ گرفتەکان دابپۆشی و بە تەکتیکی ئیشکەیەوە ئەو گرفتەی ئێمە هەنە ئەو تەحەدای ئێمە هەنە ئەوە نینەوە بیر بکەینەوە ئێمە دان بەوە دادەنین ئەدا ئێمە ئەداکی هەمیشە سەرکەوتو نەبووە لە هەندە بوار ئێمە سەرکەوتو بووینە بەس لە عەدالەتی ئیجتیماعی ئێمە سەرکەوتو نەبووینە خەڵک لە کوردستان دەناڵێتن ڕۆژنەمەنووسان لە کوردستان لەو پەڕی ئازادیدا ناژین دان بەوە دادەنین کە دەبێت چاک بگرێتن ئەم بوارە و لێرەدا ئێمە خلافمان هەیە ڕەنگە لە خلاف لەوەی چۆن ئەمانە وەکو پێشنیاری باش ببینە پەرلەمان مەرجعیەتی هەمومانە مەرجعیەتی نظامی سیاسیە لە وڵاتەدا ئەمانە ببینە پەرلەمان لە پەرلەمان تێپەر ببن و دواترش ئێمە هەموو هاوکار بین بۆ ئەوی چۆن جێبەجێ بکەین یاسای باش لە پەرلەمانی کوردستان دەرچوین هەندێک لەوانە لە حالەتی جێبەجێکردن بەڵام سەرکەوتو نەبووینە چۆن ئەو زەمینە خۆش بکەین باش سەر بکەون برادران باسی هەندێک مەسالیان کرد نامەوێ بچنە ئەو تەفاسیلانە ئێمە ڕۆژێک لە ڕۆژان باسمان نەکردووە لە کوردستان ئێمە بەهشتێکمان ئێمە یەکەتی شەریک بوون لە حکوم بەهشتێکمان دروست کردووە نەمان گوتووە ناشلین چونکە ئێمە بەشەرین و هەوڵ دەدەین ئەو هەنگاوانە پێویستیمان بکات هەیە نالێن ئێمە بەتەنیا پێویستیمان بکات هەیە دەڵێن ئەزمموی هەرێمی کوردستان پێویستی بەکاتی زیاتر هەیە 30 ساڵە هەرێمی کوردستان وێران کراوە تا ئێستاش هەندە گرفتی ئەساسیمان ماوە استراتیژیمان ماوە لەگەڵ بەغدا تا ئێستا لە بەغدا مەسلەی گاز و پترۆل کەی مەسلەیەکی زۆری گەورەیە لە دنیادای دنیای ئەمرا ئێستا دەبێ مفاوەزات بکەین 5 ساڵ باوەی هەندێک مافی سروشتیمان دەکەم ئەم بەخشیت مامەسا بە دەرفەتی مامەستاش بین لەسەر قسەی بەڕێزان فەرمونێستە کاتەکەی جەناب و کاک عەدنانە وڵی من حەزەکەم بەگشتی لە کۆمەڵی ناونیشانی تازەیە باسی ئاشتی و کوردستان بکەم پێش هەموو شتێ پێویستە ئێمە ڕێکەوین لەسەر چەسپاوەکانی کۆمەڵگەی خۆمان ئەو شتە هاوبەشانە چین خۆمە لە هەموو شتێکە جیاواز دری و لە هەموو شتێکە ناکۆگنین ئێمە لە کۆمەڵگایە کاژین بەداخەوە ئێمە تاسا دەستورمانە دەستور ئەو هێڵە گشتە چەسپاوانەی دیارەکە بە هەر کۆمەڵگای کە پێویستە پێوی ملتەزیم بن و بار لێلادە بە بڕای من ئێمە لانی کەم 4 چەسپاومان هەیە کوردبوون ئێمە نەتەوێت زۆرینە لە وڵاتە کوردین ئەمە کۆمەڵی خاڵی هاوبەش و ئەرکی هاوبەشمان و قەزی هاوبەشمان بۆ دروستەکە کوردستانی بوون بۆ هەموو کورد و تورکمان و ئاشووری و مسلمان و نامسلمان و مەسیحی و بێباوەڕ و باوەڕدار ئەمە چوارچێوەیەکی تری بەیەکەوە ژانی ئاشتی خوازانەمان و ئەرک و مافی هاوبەشمانە خاتە بەردەم ئیسلام کە زۆرینەی گەلی ئێمە مسلمانە مسلمانەتیش خاڵێکی تری هاوبەشی زۆرینەی گەلی ئێمەیە کە چەمکی برایەتی ئیسلامی و ئاشتی و بەیەکەوەژان و ماف و ئەرکمانە خاتە بەرداد چەسپاوی چوارەم دیموکراسی کە ئامرازێکی و شێوازێکی عەقڵانی هاوچەرخی پێویستە بۆ ئیدارەکردنی هەموو ئەم جیاواز و چەسپانە لێرەوە ئەمە کەواتە ئەمە یەک دووەم ئەبێت تەکنیکی ئیشمان بگۆڕین ئێمە گۆڕانمان پێویستە لە وڵاتەیە بەڵام گۆڕانی ئاشتی خوازانەمان پێویستە بۆیە دیدی ئیسلاحی بۆ چارەسەری کێشەکان دیدێکی زۆر میمە بۆی گۆڕانەکان ئاشتی خواز بێت لەلایەکی ترەوە ئێمە لە بەردەم هاوکیشەیەگا بووین لە قۆناغی دووەمە یا بێت دەنگ بوون لە بەرامبەر کێشەکانە یا شەڕی ناوخۆ بەکارهێنانی هێز و تونوتیژی و کوشتنی و ترۆرکردنی ئاشتی لە وڵاتی خۆمان ئێستا تەکنیکی
یعنی خەباتی ناتوند و تیژی لە دنیای ئەمڕۆیە ئەکرێ بەدیلی سێم بێ ئێمە بێدەنگ نابین لە ئاسی کێشەکانمانە ناکۆکیش نابوو دەستەیەخەش ناکەن و ئاشی کۆمەڵاتی شتێک نادەین خەباتی ناتون و تیژیەکەین بۆ چارەسەرکردنی کێشەکەمان لەوە لا بیرکردنەوە لەوەی ئاشتی پێداویستێکی گەشەکردنی سیاسی و ئابووری و هەرێمێ لە ئەم وڵاتی ئێمەیە پێویستە ئێمە ئەرکی ئەخلاقی و نیشتیمانی و یاسایی و سیاسی سەرجەم هێزە سیاسیەکانە هەوڵدان بۆ ئاشتێکی پایدار لە ئەم کۆمەڵگایانەیە و بەو ئەندازەی ئێمە سەرکەوتوو بووین بۆ گەشتن بە نەخشە ڕێگایەکی و چارەسەرێکی هاوبەش لە نێوان دەسەڵات و ئۆپۆزیسیۆنە بۆ ئەم قۆناغی ئێمە و ئیرادەی ڕاستەقینەمان هەبێ بۆ جێبەجێکردنی بەو ئەندازە پێم وایە بناغی ئاشتێکی پایدار لە هەرێمی خۆمانە ئەهەیە و گەلی ئێمە ئایندە لە بیریشمان نەچێنەوەی نوێ زۆر گرنگە ئەوێ حکوومەتی ئێمە دەسەڵاتی ئێمە حیزبی ئێمە کۆمەلگای ئێمە میکانیزمی لە خۆگرتنی نەوەی نوێ و توانای وەڵامدانەوە بە چاوەڕوانی و ئاواتەکانی ئەوانی هەبێ بۆی ئەوان نەبن بەسەر چاوی نائارامی لەم کۆمەلگایە لەبەر ئەوەی دام و دەستگاکان و چوارچێوەکان و بنیادەکان ناتوانن لە خۆیان بگرن و وەڵامی پێویستیان بگرنەوە ئەگەر بەم جۆرە بەم فراوانیە بەم سیستماتیکە لە مەسەلەی ئاشتی تێبگەین وردە وردە ئیش لەسەرەوەکەنەوە کۆتمان ئاشتی ببێ بە بەها ببێ بە چوارچێوە ببێ بە پەیوەندی ببێ بە عیلاقات ببێ بە ماف ببێ بە ئازادی و هەروە ببێ بە پێوەەر بەدەستی خەڵکیەوە بۆ پشتیوانیکردن لە سیاستێک یا سیاسێک یاخو پشتیوانی متمانە لێسێندنەوەی هیوادارم ئەو پێوەرە لە هوشیاری و لاوعی خەڵکی ئەمە زۆر قوڵ بێتەوە باشە لە درێژەی گفتوگۆکانی ئەو گۆڕانی ئاشتیانە دەست خۆش بی زۆر بەدڵمان زۆر باشە بەڕاستی کاک عدنان عوسمان لە دەستپێکی قسەکانیان لەباری تیۆریۆ زۆر جوان شەرحی ئاشتی کۆمەڵاتی کرد کە ئەبێتە هۆی ئاشتی سیاسی بەڵام لە دید و بۆچوونەکانی بەڕێز مامۆستا زیاتر شرۆڤە و تەحلیلەکانی بە چاویلکەی سیاسی واتە بە سیاسیکردنی کۆی گرفت و کێشە و کایەکانی ژیان بوو بەڵێ مەبەستمەوە کە بەس سیاست چییە لە مێژووی ئێمە سەرچاوی بەڵاکان ئێمە هزار ساڵە سیاسەتە ئەبێ ئیسلاحی ڕاستەقینە لە فکری سیاسی و ئەزمموی سیاسی و دەسەڵاتی سیاسی باڵادەستە بەسەر هەموو دەسەڵاتەکانی ترە ئەگەر چاکسازی لەوێ کرا ئەو ملکەتی خواست و ئیرادی ئێمە ساز مەبەستمەوە پێدوانیە ئەستەی تر دوا بە دوای ئەوە گەر انشاءڵام پرۆسی ئاشتی وەکو بەڕێستان ئەوە باسی یەکەن و کە نیەت و ئیرادەی خێر هەیە لە وڵاتەکەدا سەر پێکەوتووە و گەشەی کردووە کە ئومێ دەکەین لە دانیشتەکانی ئایندەیە خۆی بەرجەستە بکات بەس مەبەستم تەنیا ئەوەندە بوو پێدوانیە ئیتر وەکەوەی کە کاک عدنان باسی کرد دەرفەتی خۆشی ئەم باشتر بۆمان شی بکاتەوە فەزای کۆمەڵگا مەسەلەن تەواو بە سیاسی نەکەین لێگەڕین کە کورد کەوتن و هەستانەوە بکە لە باری کۆمەڵایەتیشەوە گەشە بکە و سیاست نەخینە کۆی وردەکاریەکانی ژیانی سیاسی ئەوەیە بەشێری ئیسلاحی سیاسی ئەوەیە کە بەڕێستەڵێ زۆر سپاس دەکەم با کاک عدنان خۆش باشە دەست خۆش وەڵا من طبعا زۆر هاوڕام لەگەڵ برادرانە بە پێشەوانەوە جیاوازی نابینم چونکە لە مۆزوعی هیوا خواستن و ئینشاءڵڵاکردن و دوعاکردن لەوەی کە وڵاتەکەمان ئەمین و ئەمان بێت و شەڕیتیانە بێت و تو دژ نەبێت وازم هەموو کورد هاوڕایەوە و ساڵانێکی دوور درێژ وازم هەفتا ساڵی تەمەنمان تەمەنی سیاسی ئەم وڵاتە دوعای خێرێ و ئینشاءڵڵا شەڕ بەو شێوەیەشە بێت بەڵام من ئەسلی مۆزوعەکە کە باسی ئاشتیمان کرد لەوەدا بینم کە بەداخەوە لەم فترەیەش زۆرتر کێشەکان و ململەکان دیوێکی حزبی وەرگرت نەک دیوێکی سیاسی من پێم وایە جیاوازیکی زۆر گەورە لە نێوانی ململانی حزبی لەگەڵ ململانی سیاسیە هەیە دیارە ینی دیوی یەک ئەوەن و بەشێکە لە یاریە سیاسەکان بەڵام لە کوردستاندا مەفاهیمەکان ینی بابڵێن کێشەکان لەوەدایە کە حزبێک دەوێت حزبێکی تر بسڕێتەوە و حزبێک کێشەیەکی لەگەڵ حزبێکی ترا هەیە حزبێک ململانیەکانی لەسەر ئەشخاصە لەسەر کەسەکانە لەسەر ململانی حزبی هەیە لەسەر موقعەکان وتەسمیەی ئینسان لەسەرەوەی سەر بە چ لایەنەکە یەک پرسیارم هەیە تۆزە لە باسەکە دوورت دەخەمەوە بەڵام چەند پرسیارێکی ئاوا کۆنکرێتی بۆ من زەڕورە کاک عدنان وەکو کەسێکی گۆڕان خواست مەرجە هەر کەسێک هات و چۆی گردەکە بکات و سەر بە بزوتنەوەی گۆڕان بێ کەسێکی پاک و بەری و بێ خەوش و ئاشتی خواست بێ بەڵام هەرچیەک لەگەڵێکێتی و پارتیا بێ کەسێکی گەندەڵ و کەسێکی شەرخواز بێت بەڵام پاش ئەم ناوبڕە وەڵاممان بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست پاش ناوبڕێکی کورد ئەگەڕێینەوە